ڕۆمانی دوایین هەناسە لە سوژدەدا لە نووسینەکانی مامۆستا خالید ئێرتوغڕول بەرهەمی نوێی ناوەندی ڕاگەیاندنی ئارە. ناوەڕۆکی ئەم ڕۆمانە چیرۆکی ڕاستەقینەی ژیانی خانمێکی لاوە کە بە پێوەرەکانی ئەم ڕۆژگارە خاوەنی گشت هۆکارەکانی بەختەوەربوونە، بەڵام لە هەمانکاتدا وێڵە بە دوای ئاسوودەیی ڕاستەقینەدا. پاش ئەوەی دەواازەی میهری خوایی بەڕوویدا دەکرێتەوە بە چەند ڕووداوێکی چاوەڕوان نەکراو، ڕێڕەوی ژیانی ئاڕاستەیەکی نوێ دەگرێت بەرەو سەرفرازی. ڕۆمانی دوایین هەناسە لە سوژدەدا ئاوەڵاکردنی پەنجەرەکانی ڕۆح بەڕووی سوپاسگوزاری و ئارامگریدا. بۆ دەستکەوتنی ئەم بەرهەمە و سەرجەم بەرهەمەکانی ناوەندی ڕاگەیاندنی ئارا، سەردانی بنکەی سەرەکی ناوەندی ڕاگەیاندنی ئارا بکەن بەم ناونیشانە.